یەکەمین شت ئێمە بەشی چاودێری وردمان نەبوو ئەو نەخۆشانی کە حاڵیان تێگەچوو و پێویستیان بە ئامێری هەناسدانی دەستکرد و چاودێری بێهۆشکاری هەبوو ئەمان ناردنە سلێمانی ئەوە بۆ نزیکی 10 ڕۆژ ئەبێ سواز بەخوای گەورە ئێمە بەلوتفی کاک ئاسۆ توانیومانە چاودێری ورد لە نەخۆشخانی وەفا بکەینەوە لەو کاتەوە هیچ نەخۆشێکمان نەناردووە بۆ سلێمانی یا بۆ شارەکانی تر و هەروەها کۆمەڵێک ئامێر و پێداویستی پزیشکی تر کە دوایی بەڕێزان لە گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە ئینشەڵا بە تەفاسیل لە خزمەتانە عەرزیەکەن. سواز بۆ سەرۆکایەتی حکومەت و جەنابی سەرۆکی حکومەت و هەروەها سواز بۆ وەزیری تەندروستی، سواز بۆ هاوسەرۆکانی یەکێتی، سواز بۆ ڕێکخراوی مرۆیی مام و هەروەها سواز بۆ جەنابی کاک حاجی ئازاد لە هەولێر کۆمپانیا ڕێکخراوی نەماریق و هەروەها جەنابی مامۆستا ئیقبال و ئەو ڕێکخراوانەی کە لە ڕێگەی جەنابیانەوە هاتنە سەرخەت. کاگاسۆ خۆی هەر لە خۆیان بەڵێ سەرمایەدارێکی بەخشندەیە بەڵام سەرمایەکیشە بۆ پارێزگای هەڵەبجە چونکە بەڕاستی ئەگەر کاگاسۆ دەستی بە هەڵەبجەوە نەبێ زۆربەی سێکتەرەکانی ئەمە نەقس و پێداویستیەکانی زۆر پێوە دیار ئەبێت و کەم پێداویستیە بێ بۆ یەجارێکی کە ئێمە بە ناوی داری پارێزگای هەڵەبجەوە سپاس یەکەین و بە ناوی ئەم بەڕێزانەوە کە هەمومان بە نوێنەرایەتی ئیداری پارێزگای هەڵەبجە لێرەین. سێکتەری تەندروستیش بە شایەتی هەمووان پشکێکی بەرچاوی بەخشندەی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجەی پێشکەش کراوە هەر لە دابینکردنی ئامێرەکانی شۆردنی گورچیلە و دابینکردنی ئامێر و کەرەستەکانی فێنکەرەوە بۆ کۆگاکانی دەرمانەکان و بەشداری کارا و کاریگەر لەگەڵ خۆشەویستانمان لە بنیادنان و دروستکردنی نەخۆشخانەی وەفا لە کاتێکی پێوانەیی دیاریکراودا. بنیادنانی نەخۆشخانەی وەفا بوو بۆ خاک و خەڵکی هەڵەبجە